ئەمشەو بۆ گفتوگۆکردن و قسەکردن سەبارەت بە بابەتیشی دیکە. وەک ئاگدارن هەرێم و بەغدا بە بەردەوام لە کۆمەڵێک کێشە و ململانێدان بەغدا هەرێم هەندێک جار بە کەمتەرخەم تۆمەتبار دەکالەوەی کە وەک پێویست لە دۆسیە چارەن و سازەکان سەبارەت بە ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ناهێتە سەرمێزی گفتوگۆ و بە پێچەوانەوە هەرێمی کوردستان بەغدا بەوە تۆمەتبار دەکا کە بە بڕیارەکانی دەیەوێت مەترسی بۆ سەرقەواری هەرێمی کوردستان دروست بکە یاخود بە جۆرێکی تر بەپێی بڕیارە یاسایەکانی هەرێم بەغدا و بە تێڕوانینی بەرپرسانی حکومی لە هەرێمی کوردستان سەرجەمی بڕیارە یاسایەکانی بەغدا و بە تایبەت بڕیارەکانی دادگای فدراڵی گۆشەگیرکردنی هەرێمی کوردستانە. قۆستنەوەی کات و زەمنێک کە تیایدا هەرێمی کوردستان بەهۆی کۆمەڵێک بڕیاری یاسایی هەم عێراقی و هەم نێودەوڵەتی کۆتوبەندە بەوەی کە ناتوانێت شایستەدارایەکانی خۆی وەک جاران بە پێی پێویست بەدەست بێنێ. دەبینن کە لە ئێستادا گەرمترین بابەت و باسی ڕۆژ ئیستحقاقە دارایەکان و لە نێویشاندا موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە کە بەغدا هەر ڕۆژ مەرجێکی نوێ یاخود مەرجێکی تازە بۆ هەرێمی کوردستان دادەنێت لە بەرامبەر ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تا ئەم سەروەختی کە گفتوگۆ دەکەین و قسە دەکەین موچەی مانگی شوبا دیارنیە داخۆ ئەمڕۆ یاخود سبەی یاخود دوو سبەی دەگاتە هەرێمی کوردستان. دەمەوێت گفتوگۆی ئەو بڕیارە یاساییە یاخود ئەو پێشاتە یاسایی و سیاسیانە بکەم کە لە نێوان هەرێم و بەغدا هاتوونەتە ئارا بە میوانداری بەڕێز هاوڕۆ تۆفیق کە شارەزای بواری یاسایی و ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان دەبێت. کاک هاوڕێ سوپاس بۆ ئەم دەرفەتە. هەر بەڕاستی بەغدا جۆرێک لە ئیستیغلالکردن و قۆستنەوەی کاتی پەیڕەو کردووە لەگەڵ هەرێمی کوردستان و دەیەوێت لە ڕێگەی بڕیارە یاسایەکانیەوە هەرێمی کوردستان گۆشەگیر بکات. ئەم کاتتان باش. بێگومان کێشەکانی نێوان هەرێم و بەغدای پایتەخت کێشەیەکی کۆنی کەڵەکە بوون و چەندەها ساڵە ئەم شێشانە تەپوتۆزیان لەسەر نیشتووە وە کۆڵێ لەم قۆناغانەی کۆتاییە کێشەکان بەرەو بنبەست گەشتوون بە تایبەتی دوو مەلەفی گرنگ خۆی لە ڕاستیە سیانە بەڵام ئێستاکە باسی دوانەکرێ لە ناو هەموو سیستەمێکی فیدراڵیە لە بینی هەرێمەکان و پایتەخت جەوهەری فیدراڵی سێشتە یەکێکیان دابشکردنی سەرۆت و سامانە کە ئەمە مەلەفێکی ئابوووریە ئەوەی دۆمیان دابشکردنی سنووری جوگرافیە کە پەیوەندی بە خاکەوە هەیە سێمیشان پەیوەندی بە دەسەڵاتەکانەوە هەیە دەسەڵاتی کاژێڕی دەسەڵاتی ناوخۆیی. ئێمە لە ماوەی ئەم ساڵانەی ڕابردووە شێشانە کەڵەکە بوون ئێستاکە لە بەغای پایتەخت کێشە سیاسیەکان کە جاران بە پرانسیپی سازان تەوافق ئەڕۆشن بەڕێوە ئەمانە ببن بەس گەیشتن بۆیە ئێستاکە هەموو لایەنەکان بنیان بردوۆتە بەر چارەسەرێک کە چارەسەری دادگای فیدراڵیە واتە ئەوەی کە بە زمانی ئاسایی پێوترێ سۆڵح دوو لایەن چەند لایەنێک کە ناکوشیەکەوێتە نێوانیانەوە لە ناو خۆیانە ناو بژیوانیەکەن سۆڵحەکەن ئەگەر بە سۆڵح نەگەیشتە ئەنجام بێگومان پەنابەنە بەردادگا. ئەمەی کە ئێستا ئێمە ئەیبینین ڕێک ئێمە لەم بارودۆخاین لایەنەکان لە کێشەکانیانە دەستبەرداری تەوافق بوون یەکسەر ڕم بۆ دادگای فیدراڵی. ئەم بڕیاری کۆتایی کە پەیوەندی بە موچەوە هەبوو بڕیارێکە لە قوپۆپی ئێجگا زۆری تایە زۆر دوور و درێژە ئەو کەسانی کە شارەزای بواری یاسا و شارەزای بواری دەستوری بن پاش خوێندنەوە و وردبینیشی زۆر ئەنجا ئەتوانن لە بڕیارەکە تێبگەن لە بەرەوەی وەکو باسم کرد بڕیارێکی دوور و درێژ و تێکەڵاو لە قوپۆپی زۆری تایە بەڵام ئەتوانین جەوهەرەکەی وا لێ بکەین. یەکەم لە ناوەخنی لە تانوپۆی بڕیارەکەی دادگای فیدراڵیا ڕەچاوی قوارەی هەرێمی کوردستانی کردووە بە پێی دەستور کە هەرێمی کوردستان قوارەیەکە لە ناو دەوڵەتی فیدراڵی و لە هەمان کاتە باسی دەسەڵاتە فیدراڵیەکانیشی کردووە کە ئەمانە بەس دەسەڵاتی حکوومەتی فیدراڵن و هەرێمەکان مافیان نییە پیادەی بکەن بەڵکو تەنها بۆ حکوومەتی فیدراڵە. خاڵێکی جەوهەری ئەڵێ ئەبێ مەسەلەی موچە بە تەنها ئەمە باسی موچەکەین چونکە بابەتی بودجە فراوانە بودجە چەند بڕگەیەک لە خۆوەگرێ یەکێکیان بەکاربردنەکە موچەیە بە هەموو جۆرەکانی موچەوە یەکێکی تریان موچەی وەبەرهێنانە بودجەی وەبەرهێنانە ئەوی تریان بابەتەکانی ترەکە پێوترێ فریاکەوتن و کۆمەڵە بابەتی تر. ئێستا دادگای فیدراڵی
تەنها بابەتی موچەی بەستوەتەوە بە شێوەیەکی فیدراڵ. باقی ماوەتەوە کە ئەمە بەشێکە لە سەروەری هەرێمی کوردستان. لە بابەتی موچەیە دادگای فیدراڵی دوو پرەنسیپی چەسپانووە. یەکەمیان ئەڵێ ئەبێ بە هەماهەنگی بێ لەگەڵ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان پرۆسەی تەوتینکردن ئەنجام بدرێ. ئەم پرۆسەی تەوتینکردنە بە ئاسانی دیارە پێشە مشتێ ئێمە ئەکادمیای کوردیمان هەیە کە جاران کۆڕی زانیاری کورد بوو لە ساڵەکانی هەشتاکان کە ئەمە دامەزراوەیەکی زمانەوانیە بۆ داتاشینی زارا و دەسەواژەی کوردی. ئێوە ئەزانن کە کەلیمەی تەوتین وشەیەکی عەرەبیە، لە ڕاستیە زۆر وشەی هاوتای هەیە. یەکێ گەڵێ ڕواندن، یەکێ گەڵێ نشینکردن. من خۆم دەسەواژەی نشینکردن بەکارێنم بە مانای نشینکردن کورتکراوەی وەتەن و تەوتینە. گەربیکەی بە کوردیشی پوخت ئەتوانی نایبنی نشینکردن. بە هەر حاڵ ئێمە ئێستا ناکەوینە ناو ئەم گفتوگۆ زمانەوانیە. پرۆسەکە بەم جۆرەیە. یەکەم ئەبێت وەزارەتەکان داتاکانیان بنێرن بۆ وەزارەتی دارایی حکومەتی هەرێم. حکوومەتی هەرێم ئەو هەڵەسێ بە هەماهەنگیکردن لەگەڵ وەزارەتی دارایی فیدراڵ و بانکە حکومیەکان کە دوو بانکن، بانکی ڕافدەین و بانکی ڕەشید. تەنها دوو بانکە. بانکی ڕافدەین و بانکی ڕەشیدیش بەپێی ئەو گۆڕانکاریانەی کە لە سیستەمی تەوتین کردویانە کە نوێکردنەوەی پرۆگرامەکانیانە کە بە شێوەیەکی خێرا ئەنجام بدرێ، مەحاڵە بتوانن لە مانگێکە 1,200,000 موچەخۆر ڤیزەکارتی بۆ دەربێن و ئەژماری ئەلکترۆنی بکەنەوە و ئەمە پرۆسەیەکە سێ بڕگە لە خۆگرێ. یەکەمە بێ لە بانکەکە ئەژمار بکەیتەوە کە ئەمە پرۆسەیەکە ڕێوشێنی ئەلکترۆنی و کاژێڕی هەیە. پرۆسەی دووەم پێویستەکات ئەو بانکە ڤیزەکارتە بۆ دەرکا. پرۆسەی سێم کە ڤیزەکارتە پێبوو، خۆ تۆ ئەم ڤیزەکارتە چی لێکەی؟ ئەبێ بچی لە ئامێریشی ڕاکێشانی پارە کە پێڵێن ئامێری ڕاکێشانی ئالی، ئەوەی بە کورتکراوەی پێڵێن ATM، ئەو جیازەی کە ڤیزەکارتەکەی خەیتە ناو 1,200,000 کەس چەند ئامێری پێویستە. یان ئێستا بۆ نمونە ناو شاری سلێمانی بە نمونێنمەوە ڕەنگە بە ماژدی مۆڵ و فامیلی مۆڵ و وتێلەکان و بانکەکانیش هەمووی 30 ئامێرمان نەبێ. باشە ئەگەر بەیانی 300,000 کەس مەعاژوەر بگرێ بچن لەکوێ خۆ. ئێمە پێویستیمان بەوە بێ بەلانی کەمەوە 10,000 ئامێری ATM دابنین لە فەرمانگەکان لە شوێنە گشتیەکان. هەر دائیرەیەک بە پێی ژماری فەرمانبەری خۆی ئەبێ ئامێری بۆ دابنرێ. مثلا فەرمانگەی هاتوچۆی سلێمانی ئەبێ لە ناو فەرمانگەکە 10 ئامێر دابنرێ، فەرمانگەی شارەوانی ئەبێ 5 دابنرێ. بە هەمان شێوە شوێنەکانی تریشکەواتە ئەم پرۆسەیە وەختی پێویستە و توانستێکی مرۆیشی پێویستە. وەزارەتی دارایی دوێنێ نووسراوێکی کردووە بۆ خەرجکردنی پارەی حکوومەتی هەرێم. مەرجێکی داناوە لە نووسراوەکەیە بۆ دادگای فیدراڵی وێنەیەکی پێیاوەڵێ ئەم مانگەمان خەرج کرد بە شێوەی کاش، بەڵام ئیتر مانگی سێ هەتا تەوتین نەکرێ ئێمە موچە خەرج ناکەین بە کاش. خۆشبەختانە وەکو ئاگایارن بەر لە کاژمێرێک دادگای فیدراڵی بەیان نامەیشی دەرکرد کە ئەمە گۆڕانکاریی زۆر جەوهریە. ئەڵێ پرۆسەی تاوتینکردن لەبەرەوەی کاتی پێویستە موچە نابێ ڕابژیرێ ئەبێ خەرج بکرێ. ئەوەی کە تەوتینی کردووە موچەی ئەینێ بە تەوتین، ئەوەی تر بە کاش. پرۆسەی کاشەکە بەردەوامە بێ هەتا پرۆسەی تەوتینەکە جێبەجێ بێ. بۆ نمونە 6 مانگی پێچوو، مانگی داهاتوو لە 120 تەوتین کراوە، ئەوە بە ڤیزە کارد لە 180کەی کاش. مانگیشی تر ئەبێ بە لە 140، مانگێکی تر ئەبێ بە 50. ڕەنگە لە 6 مانگە 7 مانگە تەواو بکرێ، بەڵام نابێ هەتا بڵین لە 100 تەواو بوو ئەنجا مەعاش بدرێ. نەخێر، قۆناغ بە خۆناغ چەندیمان تەوتین کرد ئەوە بە تەوتین، باقیەکەی تری بەکاش هەتا هەرەمووی تەواو بێ. کەواتە ئێستا گرێشوێرەیەکمان لە کۆڕ بۆەوە کە ئەمە مشکلەیەکی زۆر گەورە بوو. خەڵکو و هەموو چاودێرانی شێشە بوو لەلایەن. چاودێرانی بواری دارایی دەڵێن عراق بە 7 ساڵ هێشتا نەیتوانیوە کۆنتترۆڵی ئەم سیستمە بکە. هەرێمی کوردستان چۆن دەتوانێت بە 6 مانگ ئەم هەموو میکانیزمە جێبەجێ بکە؟ طبعا هەرێمی کوردستان جێبەجێ ناکە. هەرێمی کوردستان ئەیدا بە بانکی ڕافدەین و بانکی ڕاشدەین، بانکی ڕەشید ببورن، ئەوان پرۆسەکەکەن بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێم. بەڵام من ڕوونم کردەوە، وتم دادگای فیدراڵی گوڵۆپی سەوزی هەڵکردووە، ئەڵێ هەتا تەوتینەکە تەواوە بێت چەندیان توانی بە تەوتین و ڤیزە کارد، ئەوەی کە ئەمێنێتەوە بە کاش. کەواتە ئێستا ئەمە کێشەمان نییە، با گریمان ساڵێکی پێ بچێ. چەندی کرا مانگانە چەند ئەچێتە سەر تەوتینەکە، ئەو ڕێژەیە کە لە توانایە هەیە بە پێی توانای بانکەکە، باقیەکەی تری بە کاش. کەواتە ئێمە ئێستا و کێشەیەمان نەما.
ئەم بەیاننامەی ئەم ڕۆی دادگای فیدراڵی ئەو گرێکوێرەی بۆ کردینەوە کامە خاڵێکی زۆر جەوهریە لەو کێشەیە ڕزگارمان بوو ویزەکارتی پێ بە ویزەکارت جارە ویزەکارتەکە بۆ دەرنەچوە سەرە و نهاتووە 3 مانگێوێت 4 مانگێوێت 6 مانگەوێت موچەکە دەهاتێ بە کاش ئێستا کێشەیەکی ترمان ماوە کامەوە باسی کەم ئەگەر دیقەت بی ئێستا ئەوان ئەو پارەی نردویانە پارەی 3 وەزارەتی تیانە 3 دامەزراوەی تیانە پارەی وەزارەتی پێشمەرگەی تیانە پارەی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستانی تیانە و هەروەها دەستگای ئاژانسی زانیاری و پاراستن کە بابڕین دوو دەستگای هەواڵگری هەرێمی کوردستانن تیانە بۆ یەکە ئێستا ژمارەکە کۆوەکەیتەوە ئەکاتە 500 ملیار حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی ئەمڕۆ بەیاننامەیەکی دەرکردووەڵێ ئێمە کورتی هێناوە بۆچی کورتی هێناوە لەبەرەوەی پارەی ئەو سیانە نهاتووە کە 300 ملیارە بەشە بۆچی نەهاتووە وەزارەتی دارایی فیدراڵ ئەڵێن لەبەرەوەی حکوومەتی هەرێم لیستەکانی ئەو 3 دامەزراوەی نەناردووە هەتا لیستیش نەنێرن موچە نانێرین پرسیارێک دروستە بێ حکوومەتی هەرێم بۆ نەیناردووە حکوومەتی هەرێم ئەڵێ ئەمانە دامەزراوەی ئەمنین سەروەری ئاسایشی هەرێمی کوردستانن ئەمانە بابەتی نهێنین ئێمە نهێنی دامەزراوە ئەمنیەکانمان کەشف ناکەین و حکوومەتی هەرێم ئەڵێ باشە خۆ لە فیدراڵ حەشری شعبی لیستی موچە نانێرێ دەستگای هەواڵگری نیشتیمانی کە پێڵێن مخابرات لیست نانێرێ با ئەوان بینێرن ئێمە ژەینێرین وەڵامی وەزارەتی حکوومەتی فیدراڵ چیە ئەنی شیرۆکەکە دوور و درێژە ئەڵێن وەزارەتی بەرگری عێراق لیستی موچە ئەنێرێ تەنها دەستگای هەواڵگری و حەشری شعبی ناینێرێ ئێستا هەوڕێکەیە لە بینی بەغا و هەولێر کە لە چەند ڕۆژی داهاتوو ڕێگایەک دۆزنەوە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتەش بۆیە من ئومێدم هەیە و بەپێی ئەو بەدواداچوونانی کە کردومە ئومێدم هەیە کە لە ڕۆژانی داهاتووە ئەم گرێکوێرەیەش چۆن مەسەلەی تەڵتینەکەت چارەسەر بوو ئەوەش چارەسەر ببێ کەواتە کاک هاوڕێانی پێت وایە لە ماوەیەکی کەم و کورتخایەنە بگەنە ئەنجامی کۆتایی چونکە بەڕاستی ینی بابەتی موچە بۆتە گرێیشی دەرونی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە لە نێو مانگی ڕەمەزانی پیرۆزداین خەڵک پێویستی بەوە هەبوو بە گیرفانێکی پڕۆ بچێتە بازار و پێداویستی مانگەکەی بکڕێ کە بەداخەوە تا ئەم چرکە ساتی من و تۆ گفتوگۆ دەکەین ئەوە بارودۆخەکەیە کە جەنابەت لە من زیاتر شیت کردەوە و باست کرد ینی کورتخایەنە ئەم بابەتە زوو چارەسەر دەبێت من زیای ڕۆیی ناکەم بەڵام بە دڵنیایەوە پێ دەڵێم چارەسەر بووە بۆ ئاگایاری لە ڕۆژانی داهاتووە پارەکە ئاگاتە حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان دابەشێکە ئێستا ئەو پارەی هاتووە ئەم شوێنانە پارەکانیان لە پرۆسەی ناردنایە لە زووترین وەختە ئاگاتە حکوومەتی هەرێم و دابەشێکە لە چەند ڕۆژی داهاتووە موچەی هەموو خانەنشینی سەربازی و مەدەنی پارەدارکردنەکەی کراوە موچەی هەموو فەرمانبەران پارەدارکردنەکەی کراوە موچەی شەهیدان و ئەنفالکراوان پارەدارکردنەکەی دراوە موچەی هاوکاری کۆمەڵایەتی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی کە خاوەن پێداویستی تایبەت و ئەوانە ئەگرێتەوە پارەدارکردنەکەی هاتووە لە ڕۆژانی داهاتووە پرۆسەی ناردنی پارەکە کە بە عەرەبی پێڵەن مقایەسەی بانقی واتە ئەم پارەیە بە کاش پرۆسەیەکێ لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ هەندێک جار بە فڕۆکە پارەکە ئەنێرن کۆمەڵی ڕێوشوێن هەیە لە بینیانە پارەکە ئاگاودا بەشێکە ئەمێنێتەوە 3 وەزارەتە ئەو 3 وەزارەتش کە وەکو باسم کرد کە حکوومەتی فیدراڵ پارەکەی نەناردووە لەبەروی حکوومەتی هەرێم ناوەکانی نەناردوون لەبەرەوە سەبەبەی کە باسم کرد و لەم ڕۆژانە ئەو گفتوگۆیانش کە لە پشتەوە ئەنجامەیرێ ئەنجامێکی ئەبێ بۆ چارەسەرکردنی کەواتە ئیتر ئێمە ڕاست دەبینەوە لە مانگی داهاتووەوە ئەوەی ویزەکارتی پێ ویزەکارد ئەوەی ویزەکارتی پێنیە بە کاش مەعاشەکەی نێ و هەموو مانگێک و ببێت کێشە بەڵام هەر باسی ئەوە شت کریانەوەی کە هەڵگری ویزە کارتەکە شێمە گرفتی ئەیتیەممانەوە لە پاڵەوەشە گرفتێکی دیکەمانێ گرفتی ئەنی ڕۆشنبیری دارایی و بانکیمان هەیە ئەنی خانەنشینێک کە عمری سەر و 6 ساڵە ینی ئەستەمە تاوەکو دێتە سەرەوەی ڕابێ بەوەی ئەم سیستمە پارە ڕاکێپشێوە ڕەنگە گرفتی سیولەمان بۆ بێتە پێشوانی لە ڕۆژێکدا چەند هزار کەسێک ڕووبکەنە چەند ئایتیەمێک ئەم هەموو سیولەیە چۆن دابین بکەن ئەو گرفتەمان نابێت بۆ ئاگاداری لەسەرەوەی کە کۆمەلگای عێراقی و کۆمەلگای یارمەتیم بە کۆمەلگای عێراقی و کۆمەلگای کوردستانی ئێمە هاوبەشی کولتوریمانەیە بگرە خەڵکی ئێمە ئاستی ڕۆشنبیری لە بواری ئایتی و
بواری تەکنۆلۆژیا و بەکارهێنان لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق زیاترە. یعنی یەکەم ئەوان چەند ڤیزەکار دەرەکەن مقابلی ئەوەنە ئامێری ATM ئەنێرن بۆ فەرمانگەکان، با بڵین ئەم مانگە 50,000 دانە دەرەکەن. 50,000 دانە ئەوان ڕێسایشانێ. من خۆمیشەکەم لەو کەسانی کە 7 ساڵە موچەی تەوتینی فیدرالی وەرەگرم و ڤیزەکارتی فیدرالیم پێەیە، خۆمیشەکەم لە بەکارهێنەرەکانی ئەزمونم لەگەڵی هەیە. زۆر ئاسانە بەرامبەر بە دەرکردنی ڤیزە کارتەکە بۆ نموناڵێ هەر فەرمانگەیەک 500 کارمەندی هەبێ ئەبێ ئامێرێکی بۆ دانی، 1000 هەبوو دوان، 4000 فەرمانبەری هەبوو 4 ئامێری ATM، واتە بانکەکە بەیەکەوە ئیشەکەکە لێ کاتا ڤیزە کارتەکە لێ کاتیشە ئامێری ATM دانێ و هیچ پەیوەندی بە سیولەی نەقدی نییە. ئەو بانکی ڕافیدەینی عێراقیە سەرمایەکەی چەندەها ملیار دۆلارە، عێراق نزیکەی 200 ملیار دۆلاری ئەمریکی دەجی هەیە و ئێستا بودجەی عێراق کە لە بودجە دانراوە 120 ملیار دۆلارە. لەبەرەوە ئەو کێشەیە کە بەڕێز باسیەکەی ئەوەی کێشەیەک بوو لە ڕابردوو ئێمە لەبەرەوەی لە هەرێمی کوردستان ئێمە نەپارەی یەدەگمانەیە نە بانقی فیدراڵیمانەیە، ئەو پارانەی هەبوو بەشی موچەشی ناکرد لەبەرەوە پارە نەمابوو لە بانق، بەڵام ئەو کۆڵەن لە عێراق لە بانقەکان پارەی لێ ڕێژرێ، ینی ئەو کێشەیە ڕوونایە و بەکارهێنانەکەشی زۆر ئاسانایانی ئەوەی کە کەسێک بێ کە تەمەنی هەبێ خوێنەواری نەبێ بێگومان پەناباتە بەر ئەندامێکی خێزانەکەی مناڵێکی کوڕێکی هاوڕێیەکی چه ئامێرەکەی هەر پێویست ناکا خۆی بچێ ڤیزە کارتەکە و پاسکۆدەکەیاتیەوە چێ بۆی ڕاکێشێ. لەبەرەوە ئەوە ینی ئێستا لە هەموو عێراق و باسم کرد ڕۆشنبیری خەڵکی ئێمە لە بواری IT زیاترە لە ناوچەکانی تری عێراق، بەڵام هیچ کێشەیەک لە عێراق ڕووی نەیە وەکو بۆم باس کردی. باشە کاکەڕێمەوە وەکو بابەتی موچەکە دەمێت تۆزێ فراوانتر گفتوگۆ بکەین تێگەیشتن و تێڕوانینەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە لەسەر ئەم پرۆسەیە کە بەڕون و ڕاشکاوی ئەم جۆرە لە تەکنیک و پرۆسی ناردنی موچەوا دەکات پەیوەندی دایرێکت لە بینی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیدا هەبێ. لەم نێوەندەدا لایانی سێم کە دەکاتە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە ئەنی کە پەیوەندە دارایەکان ڕاستەوخۆ بەسترانەوە کەمێک لە ڕۆڵەکەی کەم ببێتەوە کە ئەمە قسەی خۆیانە نە قسەی من. حکوومەت هێرێم دەوێنی خۆی سەرپەرشتی دابشکردنی ئەم پارێ و ناردنی و دانی ڕاستە خۆدانی بە موچەخۆرانی هەرێمی کوردستان بکانی ئەم تەڕوانی حکوومەت هێرێم لای تۆ پەسەندە کە پێی وایە ئەمە ڕەنگە کاریگەری حکوومەت هێرێم کەم بکاتەوە؟ بێگومان حکوومەتی هەرێم هەتا ئێستا بە شێوەیەکی فەرمی هەڵوێستی خۆی لەسەر بڕیارەکەی دادگا ڕانەگەیانوە لەبەرەوەی کە حکوومەتی هەرێم وا پێچێ بوو بێتن بە دوو بەشەوە، دوو هەڵوێستی جیاواز لە ناو حکوومەتی هەرێما هەبێ. هەردوو هاوبەشە سەرچیەکەی حکوومەتیشێتی و پارتی ڕای جیاوازیان هەیە. ئەوەی کە پەیوەندی بە بەشی پارتی دیموکراتی کوردستانەوەیە لە حکوومەتی ئیتیلاف، چ حکوومەتی هەرێم حکوومەتێکی ئیتیلافیە، حکوومەتی زۆرینە نییە، بە هیچ جۆرێک ئەوان وا پێچێت دڵخوازی ئەوان بڕیارەکەی دادگای فیدراڵی نەبێ. بە پێچەوانەوە هاوبەشەکەی ترکیەکێتیە لە ناو حکوومەت پێخۆشحاڵە بە دەرکردنی بڕیارەکە، واتە حکوومەتی هەرێم دوو ڕای جیاوازی هەیە، یەک ڕای نییە. خاڵی دووەم حاڵە تێگەیشتنێک لەسەر بڕیارەکەی دادگای فیدراڵی هەیە. من بۆیە ئەو قسەیەم لە پێشەشیاکە دووتم ئەوەنە لاپەڕەیە پێویستی بە هەڕسەنگانە، بابەتەکە هەروە سەرپێی نییە. ئێستا لە عێراقا بە ئەمە وەزدە وەزارەتی دارایی هەرێم بێنین بۆی شتەکە بە باشی تێبگەین. ئێمە کولتورێکەیە کە 50 ساڵە وا فێر بووین کە هەموو فەرمانگەکان لیژنەی موچەیانەیە، ئەم لیژنەی موچەیە بە کۆڵێ منەت و مەمنونیەوە ئەڕۆنە چن بۆ بانک، لە بانک هەموو دائیرەکان لیژنەی موچە کۆبنەوە ئەڵەی ڕاپەڕین و مزاهرەیە لە غەزێنە. فەرمانبەرەکانی غەزێنە لۆدێکی گەورەیان لەسرە بە ساقە و بە قوربانیان نەبی ئەڵەی ڕۆژی پشووەرنەوە جومعە وەرنەوە بۆی پارە بن بە خەڵک. یەکی تورەکەیە پارەیان پێ بە سارەی هێننەوە بە ڕێوشۆنی ئەمنی ئێهێننەوە ئەوەی پارەکەی زۆر بێ. لە دائیرەکە مۆزەف لە دەوری کۆبنەوە ئەبێ بە هەواڵ ئەوە مەعاش سرف کرا. ئەمە کولتورێکی منەتباری دروست کردووە، ئەمە دیاردەیەکی ناشارستانیە، لە هیچ وڵاتێکی دنیا موچە ئاوا خارج ناکرێت. کاکە ئێستا لە عێراقا خۆ ئێمە ڕێکلام بۆ عێراق ناکەین، ئێمە باسی وڵاتی خۆمان و باسی کوردستانەکەین. خۆ لە عێراقیشا ئێستا ئەو شتە نەماوە، هەموو کەس موچەی خۆی پێ و عێلاقی بە وەزاری دارایی چییە؟ یعنی ئێمە بۆ پێمان وایە وەزارەتی دارایی ئیشی ئەوەیە کە خەڵک بنێرێ بۆ بانک سەرە بگرن و بە تورەکە مەعاش وەرگێ. وەزارەتی دارایی سیاسەتی دارایی ئەبا بڕێەوە، وەزارەتی دارایی ژمێریارێک نییە موچە دابشکە. خۆ ئێستا لە عێراقیش کەس نەئەچێ بۆ غەزێنە و نەلیژنەی موچە ماوە و هەموو کەسێ ڤیزە کارتێکی لە گیرفانە و موچەکەی وەرەگرێ.
وزارەتی دارایی ئیشی ئەوەیە کە ژیانی ئابووری وڵاتەکە پێش بخا، ئیشی ئەوەیە بانک دروستکە، ئیشی ئەوەیە کە سیستەمی ئابووری دروستکە، ئیشی ئەوەیە بۆرسە دروستکە، ئیشی ئەوەیە سیاسەتی گومرجی تەنزیمکە. یعنی ئێمە بۆ پێمان وایە حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی دەوری نەماوە. ئەمە یەکەم. دوم لە بڕیارەکەی دادگایە و ئەمڕۆژ لە ڕاگەیانەکەی دادگای فیدراالیا زۆر باسی هەرێمی کوردستانەکە کە ئەمە لە بینی وەزارەتی دارایی هەرێم و بەغا. یعنی میدیاکان زۆر بەهاڵ لە ئەو مەسەلەیان وەرگرت بوو کە ئەمە ڕاستەوخۆ بەبێ حکوومەتی هەرێم ئەوە نیگەرانیەکەی دروست کردبوو. بەڵام نا، ئێستا کە ئێمە لیستەکانە نێرین ئەینێرین بۆ وەزارەتی دارایی هەرێم. وەزارەتی دارایی هەرێم ناوەنگیرە ناوبژیوانی هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستانە لەگەڵ فیدراڵ. لەبەرەوە ئێمە بچی ینی کێشەمان بۆ دروست بۆ خۆ وەزارەتەکانی عێراقیش ناچن بۆ وەرگرتنی موچەکەواتە ئەبێ وەزارەتەکانی تری عێراقیش بڵێن وەڵا ڕۆڵی وەزارەتی دارایی فیدراڵ نەماوە، ئێمە ڤیزە کارتمان پێیە. ئەمە یەکەم. دووە من ئەمێ زانیاریی ترێ پێ بڵێم. ئێمە بەهۆی ئەم ڤیزە کارتانەوە ئەتوانین سوود لە قەرز ببینین. سێ-چوار نەوع قەرز هەیە. قەرزی خانوبەرە هەیە، قەرزی گەشتیاری هەیە، قەرزی هاوسەرگیری هەیە، قەرزی ئۆتۆمبیلکڕین هەیە. ئەمە ئەبێ بە سەرچاوەیەکی تری پارەدارکردنی هەرێم. یعنی تۆ پێشبینی بکە ملیۆنێ مۆزەف ئەگەر 500,000 یەکی 4-5,000 دلار قەرز بکەن، یعنی نزیکەی ئێمە دیسانەوە 2 میلیارد دلار لە ناو بازاری کوردستانە بڕاوە بێتەوە بەبێ موچە. ئێمە بژینەوە هەرێمی کوردستان پێشەکەوێ، هەرێمی کوردستان بەهێزە بێ، وڵاتەکەمان پێشەکەوێ. هەموو ئەمانەی تۆ باسیەکەی نقطەی ئیجابی و پۆزتیڤن. هەنی بەڕاشکاوی پێم بڵێ حکوومەت هەرێمی کوردستان بۆ ئەم نقطە ئیجابیانە نابینێ. حکوومەتی هەرێمی کوردستان وەکوتم دوو ئاراستە و دوو بۆچوونی هەیە. هاوبەشیشان کە پارتی دیموکراتە لە حکوومەتە ئیتلافیانە نابینێ. ئەوان بۆچوونیان ئەوەیە کە هەرێمی کوردستان بە پێی دەستور ئەبێ بودجەی پێ بدرێ. بودجە کۆمەڵش دەگرێتەوە، نابێ بەشێک لە بودجە بە شێوەی فیدراڵ هەماهەنگی بکە، ئەبێ بیا بە خۆمان بانکمان هەیە و خۆمان سیستەمی تەوتینەکە بکەین. خلافەکە لەسەر ئەم دێڕەیە. حکوومەتی فیدراڵیش نەک حکوومەتی فیدراڵ، دادگای فیدراڵی، ینی من لە بەدووادا چوونمە لەگەڵ دادگای فیدراڵی ئەم قسەیەکەمەوە زانیاریەشی کردنەوە نییە. پرسییم کە بۆچی ئێوە چەسپانوتانە لە بڕیارەکەتانە کە بانکێک بێت حکومی بێ و لە دەرەوەی هەرێم بێ، یعنی بە کوردیەکەی بۆ بەس بانکی ڕافدەین و بانکی ڕەشید بێ، وەنیە خۆ بانکەکانی تریش کە ئەهلین ئیجازەی عێراقیانەیە. ئەڵێ لەبەرەوەی لە ڕابردووە بانکی TBI کە بانکێکی کاتی خۆی هاوبەش بووە لە بینی کەرتی تایبەت و حکوومەتی عێراقی فیدراڵ، لقی سلێمانی و هەولێر و دۆک خۆمە بانکێکی عێراقی بۆ پارەی عێراق بۆ خۆ پارەی کوردستان نییە، کە قەیرانی نەختینەیی کێشەی پارە ڕوویاوە هەرێمی کوردستان ڕۆیشتووە پارەکانی بردووە و دەسی بەسەراگرتووە. ئەی گەرنتی چیە ئێمە ئێستا پارەی موچە خۆران بنێرین بیین بۆ بانکێک دوای هەفتەیەکی تر بانکەکە ئەم پارەیە بەشێکی باو بڵێ وڵا ئەوەngەم لێ بڕیوە ئەمە قەرزی کارەبایە، ئەوەngەم لێ بڕیوە ئەمە قەرزی خانوبەری فەرمانبەرانە، ئەوەنەم لێ بڕیوە ئەمە بۆ فلان شتە موچە بە خەڵک نەگا. ئەوان ئەم ئەزمونیانە ئەوان ئەڵێن ئەم بابەتە سیاسی نییە. متمانەی هەیە لەوەی کە هەندێک لە بانکەکان هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقی متمانەی پێویستیان نییە. ئەوان ئەڵێن ئێوە کێشەتان چییە؟ موچەتان هەیە، موچەکەتان هەینێ، موچەکەشتان بۆکەین بە ڤیزەکار لە ڕێگەی وەزارەتی داراییەکەی خۆتانەوە. تۆ گەر دیقەت بی بڕیارەکەی دادگا دوو بڕگەیە. لە بڕگەیەکە ئەڵێ بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دارایی و ئەگەر حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی هەماهەنگی نەکرد، ئەو وەختە فەرمانگەکان ئەتوانن بەبێ گەڕانەوە بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ نووسراوە بۆ فەرمانگەی ژمێریاری وەزارەتی دارایی فیدراڵ بکەن و لیسی موچە جێبەجێ بکەن. ئەم بڕگەی دووەم هەرێمی کوردستانی زۆر نیگەران کردو، چکە لەو کاتە ئیتر وەگوایە هەرێمی کوردستان نەمێنێ. بەڵام ئەو ئەڵێ ئەمە کاتێک ڕوئەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگری بکە، بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە بێ لەگەڵمانە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەیکەین. یعنی من هەستەکەم بباشی لە ناوەڕۆکی بڕیارەکە تێنەگەشتون و حەقە بە زووی حکوومەتی هەرێمی کوردستان وەفدێ بنێرێ بۆ ئەوەی لێک تێگەشتن لەگەڵ وزارەتی دارایی و لایەنەکانی تر وەربگرێت، چونکە ئێمە ئەزمموی ئەم سیستەمەمان نییە. ئێمە وا تێگەشتوین کە بەس موچە ئەوەیە بە فڕۆکە پارەمان بۆ بنێرن،
ئێمەش بە کۆمەڵێ پۆلیس بە لورە ئەم پارەیە بەرین بۆ بانقێک دوای خەڵک بێ بە تورەکە بینێ لە دائیرەکانیش خەڵک سەرە بگرێ و معاشی بینێ ئێمە ئەمە بە سەروەری هەرێمە زانین ئەمە لە عێراق تێپەڕیوە ئێستا تۆ بچۆرە سەر بانقی ڕافدەین ئەزانی ئەتوانی ئەکاونتێک ڤیزە کارت ناڵێم چکە یەکەم شت ئەکاونتە دوای ڤیزە کارتە بە چەند دقیقەیەک ئەتوانی خۆت لەسەر وێبسایتەکە خۆت تۆمارکەی ئەمە بۆ هاوڵاتی ئاسایی بۆ موچەخۆر ناتوانێت و پرۆسەیە بکە ببسم ئەوەیە ئێستا ئێمە ئەبێ خۆمان لەگەڵ ئەم گۆڕانکاریانە بگونجێنین خۆ حکوومەتی هەرێمیش ئەژماری منی دروست کردووە کەواتە لە درێژخایانە حکوومەتی هەرێمیش تەنانەت ئەگەر ئەوەی حکوومەتی هەرێمیش جێبەجێ بێ خۆیتر لە درێژخایانە فەرمانبەران ناچن بۆ غەزێنە ئەبێ بە ڤیزە کارت وشتێکی تریش ئەم ڤیزە کارتە لە درێژخایانە گۆڕانکاریەشی کە ڕوئەیە ئەویش چییە؟ مەرج نییە تۆ ڤیزە کارتەکە هەمووی بکەی بەکاش تەمان ئەگەر ئەوەنگە خەڵک ڤیزە کارتی پێبێ ئەو کاتە ئەتوانرێت لە هەنێ فەرمانگە بۆ نمونەچی بۆ دایرێ هاتوچۆ سەرپێچی هاتوچۆیە پێویست ناکا بە کاشبی بە ڤیزە کارتەکە دەی ئەچی بۆ نەخۆشخانەیەک نەشتەرگەریەکەکەی ئەچی بۆ مۆبیلاتێک کە لوپەلی ناوماڵە کڕی ئیتری وردەوەدە ڕۆشنبیری ئەلکترۆنی دروستە بێ بە پێداویستی ئێستا بڕۆ بۆ ئێران بڕۆ بۆ تورکیا خۆ ئەمانە وڵاتێکن دراوسەی ئێمن و حکوومەتی ئەلکترۆنی لە وڵاتانە مام ناوەندیشە بەڵام ئەم شتێکی زۆ سەرەتایی ئێمە تۆ زیێتیایە دواکەوتوینە ژینە لە شەژ مانجی داهاتوو ئەمە بێ بە پرۆسەیەکی زۆر ئاسایی و هەموو خەڵک و بۆ ئاگاداری دێسە خەڵک زانیاریشی پیا کردووە بەهۆی ئەو بابەتی دەرهێنانی پاسپۆرت کە ڤیزە کارتی پێویستە ئێستا چەند بانقێکەیە کە بە ئەلکترۆنی خەڵک خۆی بۆ خۆی ئەیکاتەوە مەسلەی تەلەڤیزۆنی نێتفلێکس مەسلەی ئۆنلاین تیکتی فڕۆکە ببڕی ئەی سەرەتایەک لەو مامەڵەیە لە کوردستانیش دروست بووە کاکە ئەوڕێ مەسلەی کردنەوەی لقی ئەم بانکانش لە هەرێمی کوردستان بۆ خۆی پرسیارێکی دیکەیە کە لقی فەرمیان لە هەرێمی کوردستان نییە ئایا حکوومەتی عراقی دەتوانێت بە زووی لقی ئەم بانقانە لە هەرێمی کوردستان بکاتەوە ئەمەش بابەتێکە کەمێک تەمومژی لەسرە دوو ڕاهەیە ڕایشان ئەڵێن وزارەتی دارایی فیدراڵ زۆر جددی نیە لەکردنەوەی ئەو لقانە چکە کە ئەو لقانە بکاتۆکو بۆم باس کردی ئێمە قەرز وەرەگرین ینی ملیارە دۆلاری ترمانە بێ بۆ بنێرێ بۆ قەرزی فەرمانبەران چکە ئەو بانقی ڕافدەین کە لقەکەنەوە کە ڤیزەکار دەرەکەین قەرزمانایەتێ ینی ئەمە خزمەت گوزاریی فیدراڵیە پاساوەکە چییە وەزارەتی دارایەڵێ ئێمە بارەگای ئەو بانقانەمان هەیە حکوومەتی هەرێم دەسی بەسەراگرتووە دیارە مەبەستی ڕاپەڕینی ساڵی 92 کە ئێوە ئەزانن زۆربەی زۆری ئەو بینایانە بینایی دام و دەستگاکانی دەوڵەت بوون دوایی بەهۆی ڕاپەڕینەوە دەستی بەسەراگیراوە هەندێکیان بۆ بە بارەگای حیزبی هەندێکیان بۆ بە بارەگای دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم بەڵام وەکو ئەڵێ تاپۆکەی هەر بە ناوی حکوومەتی فیدراڵەوەیە سەوەزارەتی دارایی فیدراڵەڵێ بێ ئەو بارەگایانەمان بنەوە ئەوە مۆرشی فیدراڵە یعنی ئەمەشیان کردووە بە وردەکێشەیە کە من هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان کێشەیەشی لاوەشیە زۆر ئەساسی نییە چکە بۆ چارەسەرکردنی ئاسانە ئەگەر حکوومەتی هەرێم هاوکار بێ ئەتوانێت شتێکەیە پێڵێن ئەلمثل یعنی هاوشێوەکەی حکوومەتی هەرێم ئەتوانێت بینایشی تریان بات یعنی ئەمە بابەتیشی زۆر ئاڵۆز نییە خۆوان داوای 1000 دۆنم ناکەن داوای بینایەکەکەن پێم وایە لە سلێمانی یعنی حکوومەتی هەرێم ناتوانێت بینایەک با بە بانقێک یا لە هەولێر بینایەک نییە حکوومەتی هەرێم بیا بە بانقێک یعنی ئەگەر لێک تێگەشتن هەبێ بە باوەڕی من ئەمانە مەسائلی لۆجستی و کاژێڕین کە شتێکی ئەوەنە گەورە نین یعنی زیاتر پەیوەندی بە تێگەشتن و نیەتەوە هەیە ئەگەر ئێمە لەم شتات من قسەی کۆتاییم لەسەر ئەم مەسەلەیە ئەوەیە ئەم بڕیارەی دادگا دوو بەشە ئەگەر ئێمە مامەڵەیەشی ڕاستی لەگەڵکەین و هەوڵ بین لە بەرژەوەندی خۆمان بەکاری بێنین قازانجی لەکەین ئەگەر مامەڵەیەشی باشیشی لەگەڵانەکەین لە ڕاستیە ئەم بڕیارە زۆر لە دژی ئێمە بێ و زۆر زیان بە ژیانی ئابووری هەرێمی کوردستان ئەگەێنێ وە لە نەتیجە خەڵکەکە بێ بە قوربانی لە بینە من بەردەستدا نەماوە کاکاوڕێ بەو ینی یەکەم هەڕێکە ژاردەیەشی لە بەردەستە بۆ ئاگاریت دەبێت ڕێ بکەوێت چکە موچی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین ناکرێت بە حکوومەت هەرێمی کوردستان دەبێت بەغدا تەمیل بکانی کەواتە دەبێت ڕێ بکەوێت بژاردەیەکی ترماوەت و لە یادن نەچێ من باسی ئەوم کردوتم حکوومەتی هەرێم دوو ڕای هەیە بەڵێ ڕای لایانی هاوبەشەکەی حکوومەتی ئیتلافیەکە کە پارتی دیموکراتە وا پێچێ ئەوان گرە و لەسەرەوە بکەن کە دەست بکەنەوە بە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی تورکیاوە بەو پارەی داهاتی نەوتە موچەی خۆیان بن
ئەگەر ئەمە جێبەجێ نەبێ بێگومان ئەوانی تر بژاردەیان نامێنێ ناچارن لەگەڵ ئەم سیستەمەیە خۆیان گونجێن ئەمە تێگەیشتنی منە. پێ دوایە ئەم ڕێگە چارەیە سەردەگرێت؟ لە ڕاستی من زانیاریم نییە چکە خۆ دەزانی ئەمە بابەتێکە هەم ئاڵۆزە هەم بەڕاستیەکەی من لەم بارەیە و زانیاریم نییە ئەمەی ئێرێمشی کردنەوەی هەرێم ملکەچە بە بڕیارێکی نێودەوڵەتی کە ناتوانێت چی دیکە نەوتی خۆی بفرۆشی. ئەمەش چیرۆیشی دوور و درێژە جارێکی کە تۆ چاوپێکەوتم لەگەڵا بکە بۆ ڕوونەکەمەوە ئەوەش وەکو مەسەلەکەی تر ڕاگەیانی کوردی بە هەڵەوەی ئەوە ناوبژیوانی کرد لە دڵی ئەوانی کە سیرمانەکەن ڵانێ بڵێنە کاکاوڕێ زانێریکی ڕەنگە حکوومەت هێرێم سەرکێشیە بکاوم بێ خۆی نەوتی خۆی بفرۆشێ و موچە دابینکاو ئەو ڕابردووە تاڵەشمانەیە نەوتیش فرۆشرا و موچەش نەدرا و یەک دنیا موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستانیش پاشەکەوتە و هەر ژمارەیە و دیار نییەکەی دەدرێتەوە بە موچە خۆران. من لە ڕاستیاوەکو باسم کرد ئەمە لێکدانەوەیە منێکم هیچ زانیاریەکم نییە و بەڕسمیش حکوومەتی هەرێم تا ئێستا هەروێسی ڕانەگەیانەوە بەڵام ئەوەی کە من بە دووادا چوونم کردووە دەرەکەوێ حکوومەتی هەرێم دوو ڕای جیاوازیان هەیە تا ئێستا ڕایان نەگەیانەوە بەڵام بە عەمەلی جیاوازی دوو ڕایەکە ئەبینین ینی هەر ئەمڕۆکە کشانەوەی بەڕێز کاگە عەبدوڕەحمان کە دادوەری دادگای فیدراڵیە بۆ خۆی ئاماژەیەکی سیاسی بوو ینی دیوە دادوەریەکەی دابماڵە دیوە سیاسەکەی ببینە ئەمە نیشانی ئەوەیە کە ڕەتکردنەوەی بڕیاری دادگاکە هەیە لەلایەن هەولێرەوە هەر بۆیە دادوەرەکەش کشایەوە لە دادگاکە کە من هیوادارم ئەمە ئێڵین لێکدانەوەیە بۆ ئاگاداریت ینی من جاری کە ژێڕێمەوە ئێمە ئەبێ چاوەڕێ ڕۆژانی داهاتوو بکەین هێشتا ئەم بڕیارە بۆ حکوومەتی هەرێم بۆ هەندێک لایەن تەمومژی لەسرە پێویستەکە ڕوون بکرێتەوە ینی ئەم بڕیارە بڕیارێکە دادوەریە هوەریە داراییە ئەبێ تیمێکی پسپۆر بە وردەکاریەکی جوانەوە پێشکەشی حکوومەتی هەرێمی بکەن بۆ تێگەیشتن نەگەوەی کە ئێمە پشت بەسیم بە زانیاریە میدیایەکان. کاکاوڕیانی دەبێت پرسیارە بکەم لە نێو پرۆژەیاسای بودجەدا بڕگەیەکە بوو کە ئەگەر نائەدالەتی هەبێ ئەگەر خلاف هەبێت لە بینی پارێزگاکان لەژێر چەتری حکوومەت هەرێمی کوردستان نەگەنە ئەنجامێکی ئەرێنی بۆ بابەتی بودجە ئەوە پارێزگاکان دەتوانن سەربەخۆ لەگەڵ بەغدا مامەڵە بکەن خۆ ئەگەر ئەو نیەتی جەنابەت باسی دەکەیت لە ئەرزی واقعدا جێبەجێ بکرێ و بەو پێی کە جەنابەت دەڵێ یەکەتی و پارتی ناکۆکن سەرنجی جیاوازیان هەیە لەسەر ئەم بڕیارانەی بەغدا لەو حاڵەتەدا ئایا پارێزگایەکی وەکو سلێمانیان ئیدارەکانی دیکەی ئەو ناوچانە دەتوانن ڕاستەوخۆ مامەڵ لەگەڵ بەغدا بکەن وڵ بەڕاستی ئێمەیانی ئەو سەرکێشێ ناکەین نابینە ڕەفیقی ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مەسەلەی فرۆشتنی نەوت و کاکەیەوە موچەی خۆمان بۆ بنێرن و باقی وەسەلام. بێگومان لە بڕیارەکەی دادگا ئەو مافەی چەسپانەوە من ڕوونم کردەوە وتم ئەگەر حکوومەتی هەرێم هاوکار نەبوو پارێزگاکان و یەکەکان ئەتوانن ڕاستەخۆ بەڵام با کەسمان ئومێد بۆ ڕۆژە نەخوازیین چونکە ئەوە ئەگەر لە ڕووی دارایی و موچەکانمان دابین کە لە ڕووی واقعیەوە هەرێمی کوردستانەکە بە دوو بەش و پێگەی قەوارەی هەرێمی کوردستان وەکو کیانێکی مێژووی نەتەوەیی لە چوارچەوەی سیستەمی فیدراڵیا لاوازەکە کە من هیوادارم ئەوە ڕوونایە هەرێمی کوردستان بە یەکگرتووی هەڵوێستەکانی گەڵاڵە بکە. کاکاوڕێ جگە لە بابەتی موچەیانی زۆر بڕیاری دیکە هەیە لە دادگای فیدراڵی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دەرکراو و خەڵک تێڕوانینی جیاوازی هەیە بەڵام دیسان جارێکی دیکە ئەوە دەپرسمەوە ینی هەر لە ڕاستیدا بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەگەر بڕیارە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ بۆچی لە هەرێمی کوردستان ڕای جیاوازی دروست کردو ینی ئەو بڕیارانەی لەسەر هەڵبژاردنران ئەو بڕیارانەی سەبارەت بە موچەکە جەنابەت شیت کردەوەانی لە ئەرزی واقعدا لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانن بۆ دەکرێت ئێمە لە دیوە سیاسەکەی و بیبینین و وەک نقطەیەکی خێر و چارەسەر و وەک نقطەیەک بۆ ڕەوینەوەی قەیرانەکان لە هەرێمی کوردستان نەیبینین. بێگومان ئەمە بابەتێکی سیاسیە هەر لایەنێکی سیاسی پرۆژەیەکی سیاسی خۆی هەیە و تێگەیشتنیشی خۆی هەیە بۆ ڕێخستنی پەیوەندیەکانی و ئێمە لە ناو سیستەمێکی دموکراسیاژی لەبەرەوە ئەم شتە لە بەغاژ وایە ئێستا شتێک نییە ناوی هەموو شیعی عێراق وەکو یەک بیر بکەنەوە هەموو سوننەی عێراق وەکو یەک بیر بکەنەوە هەموو هەرێمی کوردستان وەکو یەک بیر بکەنەوە چۆن ئێمە ئێستا یەکێتی تێگەیشتنێکی هەیە پارتی تێگەیشتنێکی تر هەیە
ئەو تا بەڕێز مقتەدە سەدر لە ناو شیعەکانی عێراقا ڕێبازێکی تایبەت بەخۆی هەیە جیاوازە لە چوارچێوەی هەمانجی. سونەکانی عێراقیش بە هەمان شێوە، یعنی ئەو دابشکاریە کلاسیکەی کە جاران هەبوو ئێستا لەسەر شانۆی سیاسی لە عێراق و لە کوردستانیش نەماوە. ئەمە یەک. دوو، هەر بۆ ئاگاریشت من دژی ئەو بۆ چوونەم کە وا باسی بکە کە ئیتر بڕیارەکانی دادگا باخێکی پڕگوڵگوڵزاری دروست کردووە و دژی ئەو بۆ چوونەشم پێی وایە بڕیارەکانی دادگا پاییزی هێناوە و ئیتر هەرچی دار و درەختە گەڵاوگوڵی پێوە نەماوە. ئەمە تێگەشتێکی سیاسی ڕەهائیە. بڕیارەکانی دادگا کە دەرچوون ڕێژەین، هەندێکیان لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە و لە ڕاستیە هەندێکیشان لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە بۆ ئاگاداریت. یعنی با ئێمە هەڵسەنگاندنەکانمان زانستی و پیشەیی بێ، نەکەوینە ناو ئەم دەمارگیریە حیزبیەی ڕەش یا سپی لە زۆنی سەوز ئەمە ڕەشە و لە زۆنی ئەولا ئەمە ئەو با تێگەشتنەکانمان تێگەشتنیشی زانستی پیشەیی بابەتی بێ. دووبارە یەکەمەوە ئەم بڕیارەی دادگای فیدراڵی لەسەر ئاسی کوردستان ئەڵێم، لەسەر ئاسی حیزبی ناڵێم، ئەتوانین وەبەرهێنانی بۆ بکەین لە بەرژەوەندی هەرێمی کوردستان. قازانجی پارتیشی تایە، قازانجی یەکێتیشی تایە، قازانجی حکوومەتی هەرێمیشی تایە. من باسی ئەوە ناکەم کە ئەچینە ناو کۆمەڵە وردەکاریەوە وڵات چەند هەزار ناوێکی دووبارە هەیە هی فڵان شوێنە ئەمە ڕەنگە موچەکانیان ببڕێ. ئەمە ڕەنگە زەرێکی کاتی ئێمە بێ، بەڵام ئەم شتە ناتوانرێ هەتا ئەمە پەیڕۆکەین. کەسێک لە پێشمەرگە موچەی هەبێ، لە کوشتوکاڵ موچەی هەبێ، لە دەستگای ئەمنیش موچەی هەبێ، ئەم کولتورە کە ئێمە پەیڕۆمان کردووە ئەمە ئەبێ کۆتایی پێبێنین بەڕاستی. ڕەنگە ئەمە لە شێوەیەکی کاتیە هەندێک زەرری بۆ هەندێک خەڵک لێ بکەوێتەوە، بەڵام تۆ سێری درێژخانکە، لە درێژخانە پرۆسەکە ڕێکە بێتەوە، لە درێژخانە ئاماژە بەوە بکە لە ساڵێکە 10 میلیارد دۆلار یەتە ناو بازاری کوردستانەوە. چێشخانەکانیشیانە بێ، تاکسی ئیشی ئەبێ، خانوبەرە ئیشی ئەبێ، جۆڕەی بازرگانی دروستە بێت، جۆڕەی گەشتیاری دروستە بێ، خەڵک ئەبوژێتەوە. ئێمە با کۆی پرۆسەکە ببینین، با بەشێکی نەبینین، ڕەنگە لە هەنێ بەشا زیان بکەی، بەڵام لە کوی گشتیا قازانجەکەی. کەواتە دوا پرسیار بە کورتی کاک هەورانی، ئایندەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەژێر سەقفێکی گرنتی بەهێزدایە؟ بەڵێ بە دڵنیاییەوە، لەبەرەوەی کە تازە بۆ بە بڕیاری دادگاوە ئەمە پارێزبەندیە، ئەوەی بە عەرەبی پێڵێن حەسانە. ئێمە موچەکانمان تازە لەسەر غەزێنەی فیدراڵیە بەیەکەوە ڕێکەوتن، ئەوە هەمومان بەیەکەوە سودمەنەبین. ئەگەر لایەک ڕێنەکەوت ئەوە ئەو لایتر ئەتوانێت ڕاستەوخۆ لە حکوومەتی فیدراڵ داوای بودجەکەی بکە، داوای موچە بکە، چکە ئێمە بەس موچە نییە، بودجە ئەوە ئەدرێ بە حکوومەتی هەرێم. سوپاس بۆ هاوڕێت تۆفیق، شارەزای بواری یاسای ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە. بەڕێزان سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری پانۆراما بوو. هەر شاد.